ئێمە زۆر خۆشحاڵین بە داگیرساندنی درەختی کریسمس لە شاری بەیتولەحم و ئەم ساڵ هەوڵ دەدەین ئاهەنگ بگێڕین بە بۆنەی سەری ساڵی نوێی زاینیەوە لە سایەی ئەم دۆخەدا کە دۆخێکی زۆر قورسە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە. ڕێوەڕسمی ئەم ساڵ زۆر جیاوازە بەهۆی نەبوونی ڕۆحێتی سەری ساڵی نوێی زاینی و هەموو ساڵێک نزیکەی 5,000 کەس لەم گۆڕەپانەدا دەوەستان بۆ بینینی داگیرسانی درەختی کریسمس، بەڵام ئێستا لە نێوان 50 بۆ 100 کەس ئامادە بوون.